و باوەڕش دەکرێت. بەناوی خوای بەرز و بێهاوتە جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بێت ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کام ڕۆژ دووباراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکەتان پرۆگرامی پەیامی ڕۆژ کام ڕۆژ با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەواتینەوە خزمەتان بە هیوای ئەوەی کا بە تەندروستێکی زۆر باش و با دڵودەرونێکی زۆر ئارامەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن و بتوان سوودێکی باش لە ئاتاوی بڕگە و بابەتەکانمان وەربگرن. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژتان پێشکەش دەکەین کە لە چەند تەوەرێکی سەرەکی پێکاتەوە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕاماڵینی میوەفرۆشەکانی سلێمانی بۆچی بە شۆفڵ کە کاردانەوەیەکی زۆری لای هاوڵاتیان بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبوک و تویتەر و ئەمانە کاردانەوەی لێکەوتوێتەوە بۆیە قسە لەسەرەوە پرسە دەکەین بۆچی دەبێت میوەفرۆشەکان بەم شێوازە بماڵێن ئەگەرچی پێشتر ئاگدار کراونەتەوە بەڵام شێوازەکەی ڕەنگە ڕەخنەی زۆری لەسەر بێت. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر نەخۆشیەکانی واسواسی و دڵە ڕاوکێ و چارەسەرکردنەکەیان چۆنە و چییە کە پسپۆڕێکی تایبەت میوانمان دەبێت لەگەڵ چەند راپۆرت و زانیاریە کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن پێشکەشتان دەکەین. بەڵازدان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بە پێکەوە بینەریە و بڕگەیەش بین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە بڕگەیەکی هەمیشەی پرۆگرامی پەیامی ڕۆژ و باز لەو ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لەم بەروارەجا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرمونون با پێکەوە بینەریان بین. 23 دوانزەی ساڵی 1940 شێخ عەبدولقادری جەزایری کە پێشڕەوایەتی شۆڕشی جەزایری دژی فەڕەنسیە داگیرکەرەکان دەکرد بە ناچاری خۆیدا بەدەستەوە کۆتایی بە شۆڕشەکەی هێنرا و ناوبراویش گوازرایەوە بۆ شوێنێکی دەرەوەی جەزایر بۆ ئەوەی لە ژێردەستی فەڕەنسادا نەمێنێتەوە. شێخ عەبدولقادری جەزایری یەکەم شۆڕژگێڕی موسڵمان بوو. دوای داگیرکردنی جەزایر بە گشت هێزەکانی فەڕەنسادا چوویەوە و ئیعلانی جیهادیدا و فەڕەنسای داگیرکاریش تا ساڵی 1960 لە جەزایر بەردەوام بوو کە پاشتر ناوی لێنرا شۆڕشی 1 ملیۆن شەهیدی. 23 دوانزەی ساڵی 1982 دوای هەرەسێنانی شۆڕشەکەی و سەرکەوتنەوەی هەریەک لە دەوڵەتی قاجاری و عوسمانی بەسەر شۆڕشی کوردیدا هێزەکانی عوسمانی سەرکردەی دیاری کورد شێخ عوبەیدوڵڵای نەهریان لە موسڵەوە ڕەوانی شاری مەدینەی پیرۆز کرد و دەست بە سەریان کرد و لەوێ مایەوە تا ساڵی 1983 کۆچی دوایی کرد
شێخ عوبەیدوڵڵای نەهری پاشارەسێنانی میرنشینە خۆماڵەکانی کورد بە یەکەمین ڕێبەری کورد دادەنرێت کە جاڕی سەربەخۆیی و بە گشتداچوونەوەی داگیرکەرانی دابێت لە هەر چوار پارچی کوردستاندا. 23 دوانزەی ساڵی 1968 کۆچی دوایی بیریار و نووسەری گەورەی عەرەب و داڕێژەری بیری ناسیۆنالیستی عەرەبی ساتیع الحوسەیری بەشێک لە شارەزایان لەگەڵ ئەوەن دروستکەر و دامەزرێنەری حیزبی بەعسی عەرەبی ئیشتیراکی ساتیع الحوسەیریە نەک میشێل عەفلەق. 23 دوانزەی ساڵی 1985 کۆچی دوایی سەرکردە و سیاسەتمەدار و خەباتکاری جەزایری و سەرۆکوەزیرانی جەزایر فەرەحات عەباس کە یەکێک بوو لەو سەرۆکوەزیرانەی لە کاتی داگیرکاری فەڕەنسا لە جەزایردا هەوڵی سەربەخۆیی گەلەکەی دەدا و دەیان هەوڵی بۆ ئەو مەبەستە تەرخان کردووە. 23 دوانزەی ساڵی 2013 کۆچی دوایی میخائیل کلاشینکۆف دروستکەری چەکی کلاشینکۆف لە تەمەنی 94 ساڵیدا ناوبراو ڕۆژی 11 ساڵی 1990 لەدایک بوو بە دروستکەری چەکی کلاشینکۆف کە چەکێکی ڕووسی بوو دادەنرێت. ڕۆژی ڕابردوو لەلایەن لیژنەکانی تایبەت بە لابردنی زیادەڕەوی لە شارەوانی ڕۆژهەڵاتی سلێمانی هەڵمەتێکی ڕاماڵی نیمەفرۆشەکانی لای فلکەی شاری سپی سلێمانی دەستی پێکرد کە ڤیدیۆ و وێنەکانی کاردانەوەیەکی توندی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتەوە. دیارەم کاردانەوەیش بە چەند شێوازێکی جیاواز خەڵک قسەی لەسەر دەکرد. لەلایەکەوە دەیانوت حەقیانە چونکە پێشتر ئاگادار کراونەتەوە، لەلایەکی دیکەوە باسییان لەوە دەکرد کە بۆچی دەبێت حکوومەت یا لیژنەی زیادەڕەوی تەنها بە میوەفرۆشانە بوێرن، بۆچی دەیان زیادەڕەویتر دیکە دەکرێت لە شوێنەکانی تر دەست بۆ ئەوانە نابات. دیارە لیژنەی زیادەڕەوی شارەوانی هەستاوە بم کارەوە لە هەمان کاتە لیژنەی تایبەت بە زیادەڕەوی لە پانجومەنی پارێزگای سلێمانی پێشتر باسی لە زیادەڕەویەکان کردووە. ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت بە میوانداری ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەم کاری کە دوێنێ لیژنە زیادەڕەویەکانی شارەوانی دەستیان پێکردووە لە ڕووی یاساییەوە یاسایی بووە یا بڕیارێکیان بەدەستا بووە، بەڵام ئایا لە دیوەکەی ترا بەم شێوازە و بە شۆفڵ و ئەم هەموو زەرور زیانی کە بەر میوەفرۆشەکان کەوتووە تا چەندە یاساییە تا چەندە مافیان پێشێل دەکرێت. بەڵام پێشەوەی بچینە لای میوانەکەمان زانیارێکی کورت لەسەر سوودەکانی هەورە بروسکە با پێکەوە بینەری بین. سوودەکانی هەورە بروسکە. ئەنجامی توێژینەوەیەک سوودی هەورە بروسکە بۆ پاراستنی خانەکان لە ناوچوون ئاشکرا دەکات. زانایان لە زانکۆی تەل ئەبیب ڕای دەگەێنن ئەو شەپۆلی کارۆمگناتیزی لە کاتی هەورە بروسکەدا دروست دەبێتە هۆی پاراستنی خانەکان لە ناوچوون. ڕوونیشی دەکاتەوە لە ساتی هەورە بروسکەدا لە نێوان زەوی و چینی ئایۆنسفیر چەند شەپۆلێکی کارۆمۆگناتیسی بە لەرەلەرێکی زۆر نزمی 7.6 هێرتزەوە دروست دەبێت. زانایان لە سەر مشک توێژینەوەکەیان ئەنجام داوە، تێیدا دەرکەوتووە شەپۆلەکانی کارۆمۆگناتیزی دەبێتە هۆی دابەزاندنی ئەو هۆکارانەی کە پەیوەندی بە لە ناوچوونی خانەکانەوە هەیە، وەک ئازاری ماسوولکەکان و گۆڕینی ڕێژەی توخمی کالیسیۆم و دەردراوی ئەنزیمی کیمیایی. کۆڵین برایس توێژەر لە بواری زانستیدا دەڵێت هەورە بروسکە چارەسەری کەمی ئۆکسجین لە خانەکانی لەش دەکات. بینەرانی عزیز وە کاماژەمان پێکردەوە یەکەمان قسەکردنە لەسەر ڕاماڵینی میوەفرۆشەکانی سلێمانی بە شۆفڵ. واتە بۆچی بە شۆفڵ؟
ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێرە میوانمانە کەویش بەڕێز میدیا شێخ ئەحمەد ئەندامی لیژنەی شارەوانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. میدیاخان زۆر سپاس بۆ جەرفەسە بەخێربێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین جارێ بابێنە سەرەوەی کە ئەم ڕاماڵینە بە شۆفڵ بەم شێوازە دروستە. سەرتا بە ناوی خوای گەورە من کە ئێوارە ئەوم بینی بەڕاستی یەک شتی زۆر مێژوویم بیرکەوتە ئەویش ئەنفالەکە بوو کە بە شۆفڵ خەڵکیان ڕایە و سەروەت و ماڵی خەڵکیان ڕایە. من ئەوەم بیرکەوتەوە ئەمە یەکێکە لەوانەیە کە ناحەقێک بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان ئەکرێ بەرامبەر کێژێکە حکوومەتەکەی خۆمان کە حکوومەتێکی کوردیە ئەو ساگەر سەدام بیکردایە ئێمە هەمومانەمان و ئەمان و دژی دین و مەبدە و ئەخلاق و نەتەوەمانە. بەڵام ئێستا تەماشاکەی ئەوەی خودی خۆمان کە حکوممانەکە ئەو ئەیکە من لەگەڵەوانیم زیادە ڕەوی لە هیچ شوێنێکا ببێ بەڵام لەگەڵەوە شانیم بەو شێ و شکڵە ئاواهی هجووم کەنە سەر قوت و بژێوی ژیانی خەڵک ئاوا خەڵک بەو شێوە و بەو شکڵە کە ئەبێ ئەم شەو چەند کەس بە گریانەوە لەگەڵ باوکیا ڕۆژی کردوێتەوە بەڕاستی ئەمە ئەسەرێکی زۆر زۆرە چکەڵیم شەو تەلەفۆنێکی زۆر زۆرم بۆ کرا لەوانەیە کە ئەو ماڵانە و بە تایبەتی مناڵەکانیان یعنی زۆر متەئەسیر بووم بەڕاستی بیان. بەڵام میدیاخان پێشتر زۆر ئاگادارکراوەش دەکرێت ئاگاداری ئەوەش بن کە خەڵکی ئەو منتیقەیە و ئەو دەوروبەرت زۆر بێزاریان کرد. خۆی من ئەمێ بە تەدریجی بەڵێ ڕاستە ئاگادار کراونەوەتەوە نزیکەی 5-6 مانگە ئێمە لیژنەی شارەوانی پێمانوتون کە ئاگاداریان کەنەوە بەڵام بەو شێو شکڵە بە شێوەیەکی تر ئەیانتوانی بە شێوەیەکی زۆر مەدەنیانە شتەکانیان حجز بکرێ لە شوێنێکە خۆیان بۆیان ئامادە بکردە بیان وتاوەرن ئەم شوێنە بۆ ئێوە ئامادەیە ئەو ساکە ئەو شتەکە زۆر بێ لە هەر شوێنەکە خەڵکەکە ڕۆکاتە قەرەباڵقێکە دایمەن تەبیعەتی ئینسان وایە کێ قەرەباڵق بوو ڕوویتی ئەکە. ئەگەر شوێنێکیان بۆ دابنانە و شتەکانیان بۆ حجز نەک بە شۆفڵ بە ناو شتەکانیان ئەبڕۆن زەلامەکە لە بەردەمی شۆفڵەکایە ئەو خەریکەی کابەژێرەوە. من پێم وتی لە پێشەوە لەگەڵ زیادە ڕەویانیم بە هیچ شێوەیەک حکوومەتی حەقی خۆیەتی ئەم زیادە ڕۆیانە بەڵام بەو شێو شکڵە نەک ئەوەی کە ئینسانەکە قەمسەڵەکەی بە دەمە شۆفڵەکەەوە هەڵبڕێ بەڕاستی من ئێستا ئەنی لە شەوەوە زۆر بەزەین بە کوڕێکات و کوڕێکی گەنج بوو تەلەفۆنی بۆ کردم وتی وەڵڵا ویستومە ئەم پارەی ئەم هەفتەیەم بم بە هاوسەرگیریەکەم و ئەڵقەی ژنەکەمی پێ بکڕم. یعنی ئەمە زۆر تەئسیری تێکردم بەڕاستی تۆ من ئەڵێم ئەمە غەڵەتە ئەمان کردویانە بەڵام هەڵەشە ئەمەی هەڵەتر کێیە حکوومەتەکە کردوێتی بەڕاستی چکە بێت تۆ کە هاوڵاتی سەرۆکایەتی هاوڵاتیەکت کردی هەر لە خێزانەکەی خۆدا کە سەرۆکایەتی و خێزانەکە ئەبێ بژێویان بۆ دابین کە ئەبی کاسپیان بۆ دابین کە ئەبێ جلوبەریان بۆ ئەمە هەموو ئەو حکومەت یعنی چی بۆچی خەڵک حکومەت هەڵەبژێرێ بۆی سەروەر بێ بۆی یاسا پەی ڕەو بکە بۆ ئەوەی ئەوانەی کە لە ژێرەوەن بیان هێنێتە ئاستێکە ئیتر لە ژێرەوە بە هەناسەیان بەستۆنگ بێ بەڵام بەداخەوە ئێمە حکومەت وای لێ کردوین کە ئەو خەڵکانی وا لێ کردووە کە هەرەیان باتە خوارەوە بەبێ ئەوەی بەبێ بیرێ لە خوارەوە کرد بەس بیر لەسەرەوە کات و ئەوش جێگەی ئەسەب و بەڕاستی بۆ میوارێ بوو. کەواتە یاسا تا چەند بۆ ئەم حاڵەتانە ڕێگە پێجران بۆ شێوازە یاسا لەم وڵاتان نییە تۆ بگەڕێ بە دوای یاسا بۆ فەقیر و هەژار هەیە بەڵام بۆ دەوڵەمەنەکان نییە ئەو وایە پێشەوەی ئەوەیان کردایە ئەوە بچوایە شوێنە نایاسایەکان و پاڵاوگەکان و ئەو شوێنانی بچوایە ئەلوەی تازەی سلێمانی کە لە ڕۆژاوە دروستەکری ئەوەی تەخت کردایە کە سەو ئەو نەدۆنم زەوی دراوەتێ 48 دۆنمی کردووە بە قاتعەکان ئەویکەی ئیتر بۆ کێیە بۆ خاوەن هینەکەی علوەکەی بۆ خاوەن کۆمپانیاک بچوە ئەوەی بڕوخانەیە کەی پرسی بە هیچ شێوەیەک بە حکومەت نەکردووە بچوە ئەو پاڵاوگە نایاسایانەی ناو تانجۆرەی بڕوخانایە باشە با بچوایە ئەو شتانەی کە ناسەن لە ناو بازاڕە هەل لە دوورە خۆیان سەیرەکەن و پێکەنینیان بە وەزعکە ئەوانەیان کرد بچوونایە ئەو ڕێگە پێدانەی کە بۆ کافتریا و باڕەکان و ڕیستورانتەکان بە نایاسایی دانرێن مناڵی خەڵک بەرەو هەدەرەبە بچوونە ئەوانەیان بڕوخانە بەڵام مع الأسف یاسا بۆ فەقیرە نەک بۆ دەوڵەمەند. ئێوە وەکو لیژنەی شارەوانیەکان لە ئەنجومەنی پارێزگا چ بەدواداچوونێکتان بۆ ئەم کارە کردو یاخود تا ئێستا ئایا بەدواداچوونتان کردووە یان بەنیازی ئەوەن کە بیکە نەگەر نەتان کردبێت؟ طبعاً ئێمە بەدواداچوون پێشتر وتم کراوە بۆ ئەمشی خەڵک هاتووە سکاڵای کردووە توێتی قەرەباڵغی زۆرە وایە و ئەمە جادەگیرەوەمان ئێمە هاتوین لەگەڵ سەرۆکی شارەوانیە قسەمان کردووە لەگەڵ نوێنەری قایمقامێتە قسەمان کردووە تومانە ئەمە بە شێوەیەکی مەدەنیانە حلکەن بەڵام حەلەکە بەش بەداخەوە بە شێوەی شۆفڵ بوو یعنی ئێمە تەعەن نەشمانزانیوە من قسەیکەی بۆکەم 2 مانگ 3 مانگ لەمەوە پێش بەڵام ئەمە بۆ لە پڕە ئەم شۆفڵە برا و
ئەم هێزە برا و ئەم ئیشەکرا ئەگەن ئێمە کولیژنەی شارەوانی ئێمە لە دوێنێ وازم تقریبا کاتێکی درەنگ ئەو شتە دەستی پێ کردووە بەڵێ ئێمە بە دوواداچوونی بۆ ئەەکەین ئێستا ئێمە وە کولیژنەی شارەوانی ئەگەر سەرۆکەکەمان لە ڕانی ئەمڕۆ بگاتە سلێمانی ئێمە دانیشتنی خۆمانی لەسەر زۆر باشە میدیخان حاڵەتەکانی لابردنی زۆرجە فڕێدانی عەرەبانەکان و دەستگێڕەکان و میوەفرۆشەکان و ئەمڕۆژ دوێنش کە بینیمان بەم شێوازە ڕاماڵینیان بە شۆفڵ ئەمانە لە نێوان دوو واقع یا زۆر جار ئەو دوو بەرداشتەی کە لە شەقامە دروست بۆ بەسەرمانە یا بەشێکی حەق دەدەنە شارەوانی لەوەی کە دەبێ ئەمە دوجار زیادە ڕەوین لەسەرم ڕێگایە لاچن چونکە قەرەباڵقییان دروست کردووە هاتو هاواریان دروست کردووە مکەبەرە خۆی مەمنوع کراوە بەڵامەوان بەکاری دێنن لایەکیشی دیکە شەوانی کە پشتیوانی میوەفرۆشەکان دەکەن دەڵێن 1001 تەجاوزاتی دیکە هەیە تەجاوزاتی کارەبا هەیە زەویەکان هەیە ڕۆکنەکانی شار هەیە باخ و وێلاکان هەیە بۆ دەست بە ئەمانە نابن بۆچی دێن لەسەر میوەفرۆشەکان لەسەر خەڵکی فەقیر و هەژارم بڕیار و یاسایانیان جێبەجێ دەکەن دوجار ڕێگە چارە لەم بینەیە چی هەیە بۆی کە ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە واتە شوێنێک بۆ میوەفرۆشەکان دابنرێت وە شارەوانیش هەستێ بە ئەرکی خۆی تەجاوزی گەورە و بچووک هەمووی بڕوخێنێت تاوان هەموو وەزارەتێک یاسا و ڕێسای خۆی هەیە یەکێک لە وەزارەتانە شارەوانیە ئەبێ شارەوانی بەپێی ئەو یاسا و ڕێسایی کە خۆی هەیەی ڕێگە چارە بۆ ئەمانە بدۆزێتەوە ساڵی پار و پێرار 2016 و حەڤە ئەوە بوو بەر مزگەوتی گەورەیان ڕووخان و وتیان هینتانین و دوکانتانێن بەڵێ دوکان درایەوە بەوانەی کە فۆرمیان هەبوو ئەوانی ناویان هەبوو ئەوی ناویشی نەبوو محاولێکی بەسیتی بۆ کراوە و جێگەی کراوەتەوە بەڵام کێشەکە لە وایە خەڵک جاری وا هەیە هەر ئێمە هجووم نەکەین بۆ حکومت ڕاستە هەمووی خەتای حکومەتە بەڵام بەشێکیش خەتای وڵاتیەکە خۆی تایە تەماشاکەی شوێنەکەی ئەفرۆشێتەوە من خۆم ئاگاداری چەند کەسێکم شوێنەکەی کە وەرگی گرتووە فۆرمەکە شوێنەکەی فرۆشتۆتەوە چۆ لە شوێنێکی تر بەنایەسایی عەرەبانەکە و سیارەکەی داناوە بەڕاستی ئەمەش کێشەیەکە لە خۆیە تەماشاکەی ئەگین خۆ حکومت ئەمەی بەرامبەر مزگەوتی گەورە هەمووی شوێنی قوتعکرا و جادە کراوە و ئەبێت ئەم کەسە بچێتە ئەو شوێنە بەڵام جاری وا هەیە ناچێت بەڵام هی وا هەیە مەجبورە ینی هیچ شتێکی بۆ ناکرێت تەنها بژێوی لەسەرەوەیە ئەوەش ئەچێتە شوێنی خۆی طبعا بێ و یاسایی کە لە هەموو شوێنەکە تەطبیقی یاسای شارەوانیش ئەبێ بەپی یاسار جێگەی ئەمانە بکاتەوە ئەگەر جێگەی ئەمانە نەکاتەوە ئەم لێرە بە شۆفڵ تەختیگرۆ ئەمجێ لە شوێنێکی کە دایانێ ینی ئەو خەڵکە ئەمانە شوێنیان بۆ دابین کراوە ئەم میوەفرۆشانی لای شاری سپی هەتا ئێستا من نازام شوێنیان لادایک بەڵام من پێدەڵێم ئەگەر ئەمە لەوانە بن کە لەوانەیە بەر مزگەوتی گەورە و شوێنەکانی تر بوون کە وەختی خۆی جێگەیان بۆ دابینکردن بە لە جەمەلۆ نابوو من دووسێ شوێن خۆم چوون بە دوواداچوونم بۆ کردووە کە جەمەلۆنە و سەرەکەی بە جەمەلۆن گیراوە و شوێنەوە کەسە و ژمارەی خۆیە ئایا ئەمانە لەوانن تو هەتاکو و پێناسەکانیان نەزانی چێن و چۆنن ئایا هەیانەیان ناتوانانی بڕیارەوە زۆر باشە ئایا کاتێککە دوو جار ئینزار دەکرێت ئاگادار دەکرێنەوە لەوەی کە دەبێەوە تەجاوزن لێرە لا بچن سێم جار دەبێت بە شۆفڵ ڕیان بماڵن یا ڕێکاری تری هەیە یا پۆلیس دیانم بەیانیەکەی دایانم بۆی کە کەس سنووقەکانی دانەنێت چونکە دوایام حاڵەتەش ئێستش کە ئێمە هاتین دووبارە دایان ناوە بەڵێ هەر ئێوارە دایان نابوو من چوون بە دوواداچوونم کرد دوای ئەوەی کە بیستم هەر ئێوارە دایان نابوو طبعا ئەم پێشتر وەکوتم ئاگادار کراونەوە من خۆم ئاگادارم کە لەگەڵ سەرۆکی شارەوانی و لەگەڵ نوێنەرێکی قایم قامێتە دانیشتون باسلمان لەو مۆزوع کردو تومانەوە سیماگیر ناشارستانیە لەو شوێنە دروست بۆ ناوی فولکەکە ئەبێ ناوی ئەم فولکەیە بە سەوزایی دابۆشرێ شتێکی جوانی تیام فوارەیەکی تیا بنرێ وەڵام ئەوژی هیمالیار حکومەتە ئەگەر فوارێکی دا یەکسەر شتەکەی تیا نەسبکە شتێش ڕوونە تومانە شوێنێکی کیان بۆ دابینکەن ئێمەکو ئەنجومەن شارەوانی تومانە کاکە شوێنێکی کیان بۆ دابینکەن هەر لەو نزیک و منتیقەیە بۆی ئەو منتیقەیەش سوودمەند بن بەڵام ئیتر هەتا ئێستا ئەو شوێنە هەر نەبووە ئیتر بۆچی نەبووە ئەوە شارەوانی خۆی ئەزانێت چکە خۆی سەروەرەی شوێنەکەی و خۆی زەویزاری لەلایە نەیکردووە بەڵام تۆ بڵێت و نەڵێت هەر زیادە ڕەویش زیادە ڕەوی بەڵام میدیاخان وەک دەزانین کە ئەم ئیشی زیادە ڕۆیی کاسبکاران لە سلێمانیا بەتای بە ئیشێکی لە مێژینێ بۆچی تا ئێستا پارێزگار و کاربەدەستان ئەم ڕۆژیان چارەسەر نەکردووە خۆی ڕاستەکەی بەڵام بە شێوەی زیادە ڕەوی نەبوو یەکجار بەو شێوەیە زیادە ڕەوی هەر هەبووە بەڵام بەو شێوەی نەبووە ینی باوەڕتان بێت ڕۆژی جومعە بوو من لەوە تێپەڕێم چون بۆ شاری سپی بۆ ماڵی هاوڕێیەکەم یعنی قەنەعەتتان بێ سەر لە کاری خواز ئەلوەیەکی بچووک بوو لەوێ دانراوە هەموو شتێکی دیا بوو
خەڵکی زۆر ڕووی تێکات بەڵێ خەڵک زۆر هەرزانیشە و باشە و هەرزانیشە و بەڵام ڕووداوی زۆریشی تا ڕوویاوە ئەو فڵام بۆتە هۆکاری ئەوە بەڵێ لە کاتی پەڕینەوەی خەڵکە سیارە لێ دراوە لە هەر خۆیان ئەو کاسبکارانە چەنەها جار هاتوونەتە ئەنجومەن داوای ئەویان کرۆ شوێنێکی کەیان بۆ دابین کرێ کە ئەمە زۆر باشە وەڵامی ئەو خەڵکەی کە دوکاندارێکە لە تەنیش نزیکی ئەوانەوە دوکانێکی بەکرێ گرتووە بەڵام ئەو هیچ کرەیەک ناداومیەوەکەی هەرزانە و ئەمی بێ بازار کردووە وەڵامی ئەو خەڵکەی دەوروبەری ئەوان کە دوکانیان بەکرێ گرتووە بێ بازارن وەڵامی داواکاریەکانیان چییە؟ طبعاً ئەوانی بێ بازار من پێتەڵێم ئەڵێم ئەبێ حکوومەت چارەسەریان کە داواکاریەکەیانەوەی شوێنێکیان بۆ دابین کرێ خۆ ناچێت داوای 200 متر زەوی بکە بڵێ کەم بە وێلاوی کەمە بازارێکی گەورە ئەو داوای 2 بە 2 یەکەکە یعنی لەوانەیە داوای دووبەیەکی بکە ینی ئەمە داوای ئەوە ناکات داوای ئەوواکە بەس بژێوی ژیانی بەڵام زۆربیانی ئەوە شەگرن کە شوێنێکیان بۆ دابینەکرێ ئەڵێن شوێنێکی بازاڕی نیە و دوورە و بەقەڵک نایە بەدڵیان نیە دوجار هەرێنەوە هەمان شوێن کەواتە ئەمانە لە ڕووی شتەکە قەرەباڵغ بوو شوێنەکە کە قەرەباڵغ بوو خەڵکەکە مەجبورۆ ڕووکاتە قەرەباڵغێکە ڕاستە دوکانێ دوان سیانی لێبێوانێ بەڵام ئەگەر بوو بە 50 و 60 و 70 خەڵک ڕووی تێکە من سەردانی تورکیام گرۆ هەفتە بازاڕیان هەیە هەفتە بازار هەموو هەفتە بازارێک کۆڵانێکیان گرتووە هەموو هەفتەیە ڕۆژێکیانی کۆڵانێکێر خۆیانە خۆ کۆڵان ئیترە بێ ناو هەر هیچ ساریشی بێوە نییە بەڵام هەر ماڵۆ لە جێ خۆیەوێتە دەرەوە لەم بەردە ماڵی خۆی شتێکی دەستی شتێکی توحفیات خواردنیە شتێک دانیە قەرەباڵغەیە دەی باوەڕی بێ ئەمنە قەرەباڵغە هەر بەرنا زۆر باشە ئێستا دوجار دوایین پرسیارمان لەبەری دەرفەتمان نەمەوە زۆر بە کورتی ئەنجومەنی پارێزگای یا لیژنەکەی تایبەتەکەی ئەمڕۆ کۆ بێتەوە بە دوواداچوونەکانی چۆنە بۆ ئەم پرسەیە بڕیار بەکوێ دەگەن ئمڕۆ بڕیار وایە بێ کۆبینەوە بەڵام ئێمە ئەندامان یەکێتیمان لە کۆنگران ئمڕۆ ئەگەنەجێ ئەمڕۆ تەواو بنیاننا ئەوسا ئێمە بڕیاریەوە ئەم ڕۆژ نەبێ هەر ڕۆژانی داهاتووی شەڵا بڕیاری ئەوە دەین ئەبێ ئەم خەڵکە چارەسەرێکی بۆ دۆزرێتەوە چکەم خەڵکە گونا حقوقی ژیانی خۆی لەسەر زۆر سپاس بۆ بەڕێز میدیا شەفەت ئەنجامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سپاس بۆ زانیاری بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە درێژەی بەرنامەی پەیامی ڕۆژ دێنەوە خزمەتتان. بەڵازدان تەوری دویم پرۆگرامەکەمان تەوەرێکی تەندروستیە کە تایبەتە بە نەخۆشی واسواسی دڵڕاوکێکە بە OCD ناسراوە گام جۆرە نەخۆشیێش لەو کەسانەدا حاڵەتەکەی لەو شێوازەیە کە زۆر شت دووبارە دەکەنەوە بۆ نمونە دەست شۆردنێکی زۆر یاخۆت هەندێک لەو کەسانە کە تووشی و حاڵەتە دەبێت دەرگایەکدا دەخات پێی وایە کام دەرگایە دانەخراوە چەند بارەی دەکاتەوەواتە چەند بارەکردنەوەی حاڵەتەکە بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێمن فاتح پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانمان کردو کار زۆر زۆر بەخێربەی ئەگەر سەرەتا باسێکی ئەم نەخۆشیەمان بۆ بکەی بزانین نەخۆشی واسواسی چییە؟ بێگومان وەسواسی یەکێکە لە نەخۆشە دەرونێ باوەکان کە بە نزیکەی لە 100 کەس نزیکی 2 کەس بۆ 3 کەس تووشی ئەبێ بە نزیکەی تقریبان بە یەکسانی لە بینی ژن و پیاوە و وەسواسی بریتە لە بیرێکی نەخوازراوی خۆڵ قورتێنەری ناخۆش کە هێتە فکری ئەو کەسەوە هێتە مێشکیەوە و ئەم فکرە وای لێکە کە شتێک دووبارە کاتەوە بۆ نمونە وەکو دووبارەکردنەوەی دەشتن تاکیدکردنەوە لە دەرگا ژماردن چەندین جار کە شتێک ئەژمێرێتواتە فکرێکە بەعکسی کەسەکەوەیە ینی عادەتەن بۆنە کەسەکە خۆی زۆر پاک و خاوێنە بەڵام ئەو فکرێکی هێتە مێشکی فکرێکی وەسواسیە یا بۆنە کەسێکی زۆر دینی و متەدەینە فکرێکی کفرێتە مێشکەوە یا بۆنە کەسێکە زۆر مەزبوطە لە ئیش و کار و ئەوانەیە فکرێکی ڕێخستنێتە مێشکەوە واتە ئەو فکرە بە عکسی خودی کەسەکەەوە دروستە بێ بەڵام زۆر جار کاگوزۆر حاڵەتی وایە کە کەسەکە کەسی وا هەبووە کەوتێتی کەسێکی زۆر طبیعی بوو ئەوە نەبوو بڵێ کەسێک بۆ کە لی بترسی شێت بێ عەقڵی تاوە نەبێت بەڵام وتێتی جاری وایەت بەسەرما حەزەکەم نزیکترین کەسی خۆم بکوژم حەزەکەم جوێنی بەمێ حەزەکەم قسەی ناشرینی بەرامبەر بکەم حەزەکەم تون بم بەرامبەری هۆکاری ئەمە بۆ چییە؟ ئایا ئەم نەخۆشی واسواسیە لە بیر و فکرەوەیە یان لە چیەوە دروستە بێت؟ نەخۆشی وەسواسیەکێکە لەو نەخۆشیانەی کە پەیوەندی بە مەزاجەوە ئێمە بە شێوازێکی گشتی ئەتوانین نەخۆشی دەرونی بکەین بە دوو پۆلێنەوە پۆلێنێکیان ئەوانن کە گرفتاریان هەیە لە ڕووی مێشکیەوە لە ڕووی هۆشەنگیەوە لە ڕووی فکر و ڕەفتاریانەوە
ئەوانە نەخۆشی عەقڵیەکانن بەڵام کۆمەڵە نەخۆشی هەیە کە پەیوەندی بە مەزاجەوەیە ئەگونجێ هەمومان لە ژیانمانە دووچاری بین بە ڕێژێکی کەم بۆ منەوەکو دڵتانگی وەکو قەلەقی وەکو وەسواسی ئەمانە هەتا ئەو کاتێک کە لەژێر کۆنتترۆلی خۆمانە بێ بە شتێکی ئاسایی داهاندرێ و بە نەخۆشی دانارە بەڵام کاتێکە گەشتە حدێکە کەسەکەی گرفتار کرد کاریگەری توندی هەبوو لەسەر فرمانی لەسەر کار و چالاکی لەسەر پەیوەندی کۆمەڵاتی بە نەخۆشی دانرە بێگومان هەر حاڵەتێکیش ئەگەر زۆر توند بێت کاریگەری توندی هەبێت لەسەر ئەو کەسە تووشی کۆمەڵێک بیرکردنەوەی خراپی ئەکا تووشی ڕەشبینیەکە تووشی دڵتەنگیەکی زۆری ئەکا و ماکەکانی ئەم نەخۆشیەکەوە کەسێک بەرەو ئەوە با کەبیر لە خۆکوژی بکاتەوە عادەتەن لە ئەوانەی کە وەسواسیان هەیە لە چاو نەخۆشیەکانی تری وەکو خەمۆکی و شیزۆفرینیا زۆر بە کەمتر بیر لە خۆکوژی و بیری خۆکوژیەکەنەوە و عادەتەن ئەو کەسانی تونند و تیژ نین کاکتۆر نەخۆشیە دەرونیەکان ئەوانەی کە تووشی نەخۆشیەکی دەرونیە بنەوە تا چەندە دان بەوەیە دەنێن کە بەڵە خۆیان تووشی ئەم نەخۆشیە بوون لە نمونە گەر کەسێک ئاسایی تووشی نەخۆشیەکی دیکە بێت دەڵێ فڵان نەخۆشیمە نەخۆشیێکی درێژخایەنی هەبێ دەڵێ شەکرەمە دەڵێ پەتامە دەڵێ ئەمەمە ئایا نەخۆشیە دەرونیەکان دان بە خۆیان نادەنن کە نەخۆشی واسواسی یاخود نەخۆشیێکی دیکەی دڵنیان بەتایبەت هۆی واسواسی ڕاستە وەکو پۆلێن ماکرد ئەو کۆمەڵان کە پەیوەندی بەلایانی عەقڵیەوەیە وەکو با بڵێن شیزۆفرینیا وەکو ئەوانەی کە وەهمیانێ وەکو گومانی دڵپیسی هەندێک حاڵەتی تری مێشکیە نەخۆشەکە خۆی دەرک بەوە ناکە کە نەخۆشە و بۆیە زۆر جار بەرەنگاری ئەکا یاخود ڕێگری ئەکا لەوەی کە چارەسەر وەرگرە بەڵام ئەو نەخۆشیانەی کە پەیوەندی بەلایانی مەزاجیەوە وەکو دڵتەنگی دڵەڕاوکێ وەسواسی بێخەوی نەخۆشەکە خۆی دەرک بەوە ئەکا وە خۆی ئەزانێت کە حاڵەتێکی وای هەیە بەڵام هەندێک جار بۆنە مەسەلە لەسەر لەکەی نەخۆشی دەرونی یا شەرمی کۆمەڵایەتی یا هەندێک ڕێگری تر هەیە ئەگینا وا لە نەخۆشەکە کە درەنگ بەدەم چارەسەرە بڕوە ئەگینا ئەوانی کە وەسواسیان هەیە لە 100% دڵنیان کە ئەمە حاڵەتێکە بەدەست خۆیان نییە و حاڵەتێکی نەخۆشیە چونکە کەسەکە خۆی دەرک بەوەکە کە ئەم شتە ڕاز نییەیکە کە بۆ نمونە نەخۆشێکە دەستی ئەشوە دەستی جوان پاک بۆتەوە جارێکی کە ئەیشواتەوە یا بۆ نەخۆی ئەشوات جارێکی ئەیشواتەوە ینی ئێمە نەخۆشمان هەبووە نزیکی 8 ساعت 10 ساعت لە حمام ماوەتەوە بۆ خۆشۆردن هەبووە بەیانی زوو ڕۆژ و ئێوارە هاتووتێدرا نەخۆشمان هەیە بۆ نمونە مەسەلا ترسی هەیە لەوەی کە دڵۆپەیەکی باران تووشی نەخۆشیەکی کاکە پیس بێ ئەم دڵۆپە بارانە لە ئاسمانە بکێت خوارەوە بەر شتێکەکە بەر چۆلەکەیەکە بەر تاپۆتۆزێکە کە ئەم پیسەکە وای لێ کردووە هەر کاتێ باران بە نەتوانێت بێتە دەرەوە نەخۆشمان هەیە کە بۆ نمونە مەسەلا ترسی هەیە لە پیسبوون بەهۆی پشیلەوە هەر شوێنێکە پشیلی بەسەر ڕۆشت بێ ناوێرە پێ بچێت ناتوانێت بچێتە سەربان لەبەرەوەی کە ترسیەوەی کە پشیلەیەکی بەسەر ڕۆشتمە واتە خۆیان دەرک بەوەکەن کە ئەمە شتێکە نەخۆشیە بەڵام دەسڵاتی خوانی ڕێژەی بوونی ئەم جۆرە نەخۆشیە چۆنە وەکو ڕێژەکە خۆتەزانی هەموو شتێک بەپێی توێژینەوە ئامارەکەت ئاەتە دەست ئەوەی کە کراوە لە ئەمریکا وڵاتانی ئەوروپا کە بە ڕێژەی لە 2 بۆ 3 لە ناو خەڵکی لای خۆمان پێی نابم بە توێژینەوە کە بە تەواتی لەسەر ئەو ڕێژەیە کرابێ بەڵام وەکو ئەی بینین هەر بە نزیکەی تقریبان لە 100 خەڵکی حاڵەتی وەسواسیان هەیە زۆر باش کاکتۆر بەڵام زۆربەی ئەو کەسانە کە تووشی ئەو حاڵەتە دەبن لەوانەیە زۆر جار پێمان وتبن کە سەردانێکی پزیشکی دەرونی بکەن بەڵام ئەو ناگاتە ئەو بڕواایە ئەو قەنەعەتە ئەڵێمە پاکوتەمیزی ئێستا ئێمە کەسمان هەیە کە زۆر دەسە شوات یاخود لەگەڵ هیچ کەسێکا بە جەژنا ناتەوقە ناکات ئەگەر لەگەڵ هەر کەسێکا تەوقە بکات دەبێ بڕواتە حەمام و خۆی بشوات ئەڵێ کە لە ڕێی دەستی ئەو میکرۆبێکم بۆ گوازراوەتەوە چەند جار پێی وتراوە کە بڕۆ سەردانێکی پزیشک بکە ئەگەر ئەم جۆرە کەسانە ئامادەیان تێدا نەبێت کە سەردانی پزیشکی دەرونی بکەن ئەبێ حاڵەتەکەیان چی ئەبێت چی بەسەرایەت ئایا بۆی هەیە کە زیاتر ئەمە حاڵەتە تەشەنە بستێنێت و دوجار کاریگەری خراپی لەسەر بێت بەڵێ خۆی ئەوانەی کە دووچاری وەسواسیە بن سەرەتا ناچن سەردانی پزیشکان و بەپێی هەموو توێژینەوەکان دەری خستووە کە نزیکی 5 ساڵێکی بەسەرا ئەڕوات ئەو کاتە بە دوای چارەسەر ئەڕوا کاتێک کاگاتە حەدێکە زۆر ناڕەحەتی ئەکا زۆر کاریگەری توندی هەیە لەسەر ژیانی لە سەرەتا بۆ نەهەوڵ ئایا خۆی بەستەری زاڵ بێت یا بۆنە کۆمەڵە شتێکە بکاکە بەسەر حاڵەتەکە زاڵ بێت بەڵام عادەتەن وەسواسی لە چاو خەمۆکی و دڵەڕاوکێ حاڵەتێکی تونترە و چارەسەرەکانیشی چارەسەرێکی بەقوەترە کاتێکی زیاتریشی پێچە بۆ چارەسەرکردن لەبەر ئەوە کە ئەو حاڵەتە بە دڵنیاییەوە ماوەیەکی زۆری پێچە ئەنجا نەخۆشەکە بە دوای چارەسەر ئاڕوا
بێگومان هەتاوەکو زووتر چارەسەر کرا باشترە. ئەم چارەسەرە لە ڕێی دەرمانیە ئەو بێتیان لە ڕێی جەلەساتەوە بێت لەسەر شێوازی بیرکردنەوە گۆڕینی بیرکردنەوەی ناتەندروستی ئەو کەسە بۆ بیرکردنەوەیەکی واقعی. بەڵێ ئەگەر ڕخسە دەبێت کەمێ زیاتر لەسەر نیشانەکان باسکەن چونکە بەڕاستی هەندێک کەس هەیە تا ئێستا وەسواسی و دڵڕاوکی لێ تێکەڵا بێ بۆ نەڕاڕایی وەسواسی لێ تێکەڵا بێ. ئەگەر کەمێک لەسەر نیشانەکان باسکەم وەسواسی بە 5 جۆر خۆی پیشانەیە. جۆرێکیان فکرە واتە بۆنە فکرێکی نەخوازراوە کە فکرێتە مێشکی قسە بە کەسێ بڵێ، فکرێتە مێشکی کە کفرێ بکە، فکرێتە مێشکی کە شتێکی غەڵەت بکە و لە کاتێکە خۆشی ئەزانێت کە ئەمە غەڵەتە. جۆرێکە لە وەسواسی پاک و خاوێنیە واتە ئەو کەسە ئەترسێت لە ڕێگەی بۆنە دەستدان لە شتێکەوە یا لە تەوقەکردنێک و دووچاری نەخۆشیەک بێ و ئەمە وای لێ ئەکا خۆی بە دوور بگرێت لە هەندێک شت بۆ نەوەکو لە تەوقەکردن و یاخۆی ئەگەر ناچارش بێ لە بارودۆخێکا لە بۆنەیەکی ڕسمیە کە تەوقەکە بکات دواتر بۆنە چەندین کاریکی بەدوایە وەکو دەشتێکی بەردەوام. جۆرێکە لە وەسواسی بریتێ لە وەسواسی دووبارەکردنەوە. وەسواسی دووبارە یاخۆ ژماردن بۆ نمونە پارێکی ئەیتە قەرزێک یا هەر شتێکە بۆنە ئەو لە باتی جارێت 10 جار ئەیژمێرە و چەندین جار دووبارەیە کاتەوە دوای لە حەزەیەک هەم دیسان و خەیاڵێکی بووە کە لەوانەیە غەڵەتێکی تا کردوێت دیسان و دووبارەیە کاتەوە. جۆرێکە لە وەسواسی بریتێ لە وەسواسی ڕێخستن بۆ نمونە کە لە ماڵەوە شتێکی داناوە ئەگەر بە 1 سانتیم تۆزە لار بێتەوە ئەو کاتە ئەو هەز بە ناڕەحەتێکی زۆرەکە بە ڕێکی کاتەوە یا کۆمەڵێک بۆ نمونە شتدانراوە لە ماڵەوە هەمووی ئەبێ لە شوێنی خۆیان بێ و ئەو ڕێخستنەی کە هەیەی نابێتێکی با یاخود کە بە ڕێگای ئەڕوا بۆنە هەندێک جار قاچی بەسەر کاشەکانە بە حسابات دایانە یا بۆنە لە ژوورێکا دائەنیشێت مەسەلە تاپەتۆرەکان ئەژمەرە. ئەمە ژۆرێکی کەیە لە وەسواسی. تەبەن ئەم وەسواسیانە بە دوایە دووبارەکردنەوەیە. وەسواسی بۆ پاک و پیسی دەشتن و خۆشۆردنی بەدوایە. وەسواسی بۆ کێتە مێشکی بۆ ژماردن ئەو شتە دووبارە چەندین جار ئەیژمێرێتەوە. تەبەن نەخۆشکان خۆیان هەوڵ ئەیەن کە بەسەریان زاڵ بن وەکو چی وایە وەکو کەسێک کە پژمەیەت و نێوێ بە پژمە. یعنی ئەگەر هەوڵێکی باشی لەگەڵابا بێگومان ئەتوانێ لانی کەم هەندێک جار دوای بخایە کەمی بکاتەوە. بەڵام عادەتەن خەڵکی خۆمان لە بەروەک شارزایەکی زۆری باشیان نییە لە حاڵەتە دەروونەکان ڕێگەکانی خۆگونجاندیان لەگەڵا کەمە. ئەگەر بینە سەر چارەسەری حاڵەتی وەسواسی بە دوو ڕێگەی سەرەکیە. ئەگەر حاڵەتەکە کەم بێت یاخود مامناوەند بێ کاریگەرێکی زۆر تون نەبێت لەسەر ژیانی ئەو کاتە ئێمە بە چارەسەری هێزی و ڕەفتاری ئێژ لەسەر سێگۆشەیەکەکەن کە پێڵێن فکر مەزاج ڕەفتار بێگومان هەرێکە لەمانە کاریگەری هەیە لەسەر یەکتر بۆنە کەسێک کە فکری وەسواسی هەیە مەزاجشی بێتاقەتە بێ ڕەفتارشی وای لێ کەشتی دووبارە کاتەوە کاتێک کە تۆ ئەو فکرەی گۆڕانکاری بەسەرایانی ئەو شتەی لە ئاسایی ئەکەیتەوە مەزاجیشی دڵی خۆشتر ئەبێ و ڕەفتارەکانیشی کەمتر ئەبێت. چۆن شتەی لە ئاسایەکەیتەوە کاکتۆر بە دووبارەکردنەوەی ئەو شتە بۆ نمونە ئێستا کەسێک لەگەڵ بەرامبەرەکەی تەوقە ناکا دەڵێت میکرۆب لە ڕێی دەستیەوە ئەگوازرێتەوە بۆ من ئێوە بە چەند دووبارەکردنەوەی ئەو کارە ئەو شتە ئاسایەکەنەوە لەلا یاخود بەڵێ یەکێک لەو چارەسەرانە پێڵەن ئەکسپۆژر تراپی واتە ڕوبەڕووکردنەوەی ئەو شتە بەڵام ڕوبەڕووکردنەوەیکی تەدریجی هێواش و ئەو توێژەری دەروونێ لەگەڵی بۆ نمونە وەرزشکردنەوەی خاوکردنەوە خۆ خاوکردنەوەی پێڵە و کۆمەڵشتی نیشانەیە کە چۆن وای لێ بکە کە بەسەر خۆیان زاڵ بێ. واتە تو ئەگەر لە پڕێکە یەکسە بیخیتە ناو بارودۆخەکەەوە بارودۆخێکی توندەوە نەخۆشەکە وەس ئیخراپترە بێ بەڵام ئەگەر یەکەم جار بە چەند جەلسەیە قسەی لەگەڵاکەی یەکەم جار ئەبێ نەخۆشەکەی تێبگەینی کە چییە و ڕێگەکانی خۆگونجاندن لەگەڵی چییە. پاشەوەی کە زانێرێکی باشی هەبوو لە ڕووی تیۆری و معلوماتی یا بە نەخۆشە دوای ئەوە وردە واجباتی تایە. یەکێ لە واجباتەکان ئەو ڕوبەڕووبوونەوە یەکێ لە واجباتەکان نووسینە ئەم نەخۆشە تا لە حاڵەتەکەی خۆی زیاتر تێبگا بۆنە دەفتەرێکی هەیە ئەی نووسێ ئەڵێ من زیاتر لەو کاتیا وام لێ زیاتر بۆ حاڵەتە وام لێ ئەمە وای لێ ئەکا وردە شارەزای زیاتر بێ بزانێت کە چۆن خۆی ئەگونجێنە لەگەڵ حاڵەتەکە. بەڵام هەندێک جار بەڕاستی چارەسەری بەس قسەکردن و هزری و ڕەفتاری کاریگەر نییە بە تەنها ئەبێ دەرمانی بۆ دابنێن و دەرمانەکانیش ئێمە کۆمەڵە دەرمانی زۆرمان هەیە. خۆشبەختانە ئەو دەرمانانە با بڵێن کاریگەری لاوەکیشان ئەگەر هەبێت زۆر کەم و کاتیە و دەرمانەکان ئەو کەسەر لەسەری ڕانایە فێری نابێ
بەداخەوە ینی هەندێک کەس گومانی وهەیە کە ئەو دەرمانانە ئیتر فێری ئەبێ و بەبێ ئەوە هەڵ ناکە بەڵام دەرمانەکان بەو شێوازنێ چونکە چارەسەرە تەنها هێورکەرەوە نییە. زۆر باشە کاکتۆر، ئایا توژبوون بە نەخۆشی واسواسی پەیوەستە بە تەمەنەوە تەمەنی ئایا منداڵ توش دەبێ یاخود گەنج یاخود دەبێت تەمەنێک کتێبێت تەمەنێکی دیاریکراوی هەیە یا قۆناغێک دیاری وەسواسی خۆی زیاتر لە تەمەنی کامەڵی ڕوئایە بەڵام بێگومان لە تەمەنی مناڵیش و لە تەمەنی گەورەی شاڕوئایە لە تەمەنی پێریە لە تەمەنی با بڵێن کامڵی وە گوتمان ڕێژەکە بە ڕێژەی لە سەدا نزیکی سەیە لە مناڵە بە ڕێژەی لە سەدا 1 بۆ 2. یعنی من خۆم ئەو نەخۆشانەی کە بینی و مناڵانەی زیاتر لە تەمەنی بڵێن 6 ساڵی و 8 ساڵی و 10 ساڵی حاڵەتەکانیان بۆن منە هەبووە زیاتر وەکو حاڵەتی فکر بووە هەبوو وەکو حاڵەتی دووبارەکردنەوە بووە و حاڵەتی ڕێخستنیشیان هەیە ینی تقریبا ئەتوان بڵم لە هەموو جۆرە وەسواسیەکانم بینیوە لە تەمەنی مناڵیە یاخود مناڵ هەبووە بۆنە بە چاولێکەری لە دایکی ینی بۆنە دایکێک وەسواز بۆ قاچاقی شۆردووە 2 ساعتی پێچووە هەر دیسانە ئەمە شۆ لە تەنیشتا دەستی کردەوە نیە وەکو چاولێکەریەک وردە کاریگەری هەبووە لە سەری واتە ئێمە ئەگەر باسێکی لە هۆکارەکانیشکەین هۆکاری حاڵەتی وەسواسی چەندین هۆکارە یەکێ لەوانە لایانی بۆ ماوەی دەوری هەیە ئەگەر کەسێ لە خێزانەکە وەسواسی هەبێ بێگومان تاکانی تری خێزانەکە ئەگەریان زیاترە و ئەمە ئەیبینین لە ژیانی واقعیە. یەکێکە لە هۆکارەکان هۆکاری مەسەلە ژینگەییە بۆ ماوەی ینی کە ئەبینی کەسێک بۆ ناچێتە بارودۆخێکەوە شوێنێکەوە چەندین جار دووچاری نەخۆشی ئەبێ یا بۆنە بە نەوع خواردنێ زوو تووشی نەخۆشیەکە بە وای لێ هەستێکی مەسەلە وەسواسێکی پاکوپیسی نادروسە بە یا جۆرێکیان بەتابەتەوەی کە لە مناڵە پێڵەن مۆدێڵینگ بە شێوازی چاولێکەری مناڵێک لە کەسێکی کەوە یا بۆنە تەنانەت جاری وایە میدیاش کاریگەری هەیە لەسەر دەرونی مناڵ بۆیە وەکو تەمەنەکان لە هەموو تەمەنەکان ڕوئە و لە هەردوو ڕاگەزەکەیان ڕوئە. زۆر باش کاکتۆر زۆر جار باز لەوە کراوە کە کەسێک تووشی ئەم حاڵەتە بووە کە بۆ ماوەی نەبوو لە بنەماڵیان ناشتیوانە بۆ بەس باز لەوە کراوە کە ئەم لە ئەنجامی ترسێکی زۆرەوە تووشی ئەم دڵە ڕاوکێ واسواسی بۆ ئایا ترس هیچ پەیوەندی هەیە بەم نەخۆشیەوە؟ ترس سەرەکیترین نیشانەی دڵە ڕاوکەیە دەمان دڵە ڕاوکێ حاڵەتێکی جیاوازە لە وەسواسی بێگومان دڵە ڕاوکێ و وەسواسی و خەمۆکی هەرسێکیان حاڵەتی مەزاجین واتە ئەگەر کەسێ دووچاری دڵە ڕاوکێ بێ بێگومان ئەویش دووچاری هەندێک مەسەلە دڵتانگیە بێ کەسێ خەمۆک بێ هەندێک نیشانی با بڵێن قەلەقی ئەبێ کەسێ وەسواز بێ بێگومان ئەویش قەلەقی ئەبێ و دڵی تانگە بێ بەڵام خودی ترس جیاوازە لە وەسواسی فکرێکی نەخوازراوی ناخۆشی بە پێچەوانەی خودی کەسەکەەوە یەتە مێشکی و ئەجزانێک کە ڕاست نییە بەڵام وای لێ ئەکا ناچاری ئەکا کە چەندین شتی دووبارە بوونەوە بکە بەڵام دڵە ڕاوکێ سەرەکیترین شانی ترسە یاخود ڕاڕایی هۆکار نییە بۆ توشبوونی ئەم نەخۆشی نەخێر ئەتوانین بڵێن کاریگەری هەیە بەڵام هۆکاری سەرەکی نییە چونکە ئێمە وەک باسمان کرد هۆکارەکان چەندین هۆکارن یعنی ئەگەر کەسێک لە عیلەکەشیانە بۆنە دوو کەسی وەسواسی هەبێ ئەگەر بارودۆخی ژینگەی لەبار بێ ئەگەر خۆی کەسێکی با بڵێن کار و کاسبی هەبێ ژینگەکەی لەبار بێت و کێشە و گرفتی توندی نەبێ ئەگونجە توش نەبیانی مەرچنیە تەنها هۆکارێک کافیە. کاکتۆر زۆر جار ڕەنگە کەسێک کە لە ڕووی فکر و ئەمانەوە زۆر ئارام و لەسەر خۆش بێ هەست بەخۆی بکە حاڵەتێکەیە کە تووشی واسواسی کردووە لە نمونە ڕەنگە کەسێک کە چەند جارێک نازانێت ئاخۆم دەستنوێژی گرتی بێ یاخۆت دووبارە بکاتەوە ڕەنگە لە حاڵەتێکی زۆر تایبەتە بێ ڕەنگە مانگێک 2 مانگێکیش بێ ئەمانە چۆن دەبێ مامەڵیان لەگەڵا بکە یا خودت شخصەکە کاتێک کە بەئاگایە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ خۆیان بکات. بێگومان ئەو حاڵەتانە لە هەمومانە ئەسە منژۆی کە دکتۆری دەرونی منش جار بەجاریان لەوانە وەسواسیەکەم توش بێ یا ڕاڕاییەکەم توش بێ یا دڵتانگیەکەم توش بێ ئەمانە بەشێکن لە سروشتی مرۆڤ ینی هەموو مرۆڤێک جار بەجار دووچاری ڕاڕایی ئەبێ یاخود وەسواسێکی تووشە بێ ئەو بۆنە دەرگایە دام خسووە دام نەخزوە چێت جارە تەکیدی لێکاتەوە جارە تەکید لێکاتەوە ئاساییە بەڵام نەک دەجار یا بۆنە پارەیەکە ژماردوی عادەتە ئەو شتانەی کە گرنگن مەسەلە دەرگای ماڵە بۆ نمونە غازە بزانی ئەمە ئاگرە ینی تۆ جاری وایە خیاڵە بووی ئەڕوا ئەچیتە دەرەوە تەکیدێکی تۆ بزانام غازەکەم کوژانەوەتەوە چونکە ئەوە شتێکە ینی گرنگە ئەگەر نەتکردبێ بۆنە لەوانە کارساتێکی لێ بکێتەوە بەڵام نەک بێ بە 3 جار و 4 جار ینی بۆ نمونە نەخۆش هەبووە کە چۆ بە ویستێتی بچێ بۆ بازار دەرگای ماڵی داخستووە وەکو باسێکاڵە تاوەکو
چوومەتە بازار نزیکی 3 ساعتم پێچوە چونکە لەو بینیان نزیکی 10 جار من گەڕامەتەوە ماڵەوە ئەنجا ئەمانە هەر کاتێک گەشتە حاڵەتێک کاریگەری توندی هەبوو لەسەر فرمانی کەسەکە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی لەسەر مەزاجی لەسەر خەو خواردنی و گەشتە حدێک لە دەسەڵاتی خۆی دەرچوو زاڵ نەبوو بەسەریا ئەمە حاڵەتی نەخۆشیە بەڵام حاڵەتەکانی تر ئاسایی ینی جار بەجارە کەسێ وەسواسیەکێ بێت ڕاڕاییەکێ بێ ئەو بەشێکە لە سروشتی مرۆڤ دکتۆر هەندێک حاڵیژن جیاوازن یارۆ هەیە بۆ منە کاکەیەکە تەوقە لەگەڵەوانەیان ناکە کە نەیان ناسێت ڕەنگە هەندێک کەسی تابەت هەیە دایانناسی ئاساییە تەوقەیان لەگەڵاکە بەڵام هەشە دەبینی سابوونێکی بچووکی خسوەتە گیرفانی خۆی لە هیچ شوێنێکە سابوونەکەی خۆی نەبێ بەکاری نایێت تەوقەش ناکە لەگەڵ کەسە ئایا ئەم قۆناغبەندی هەیە کەواتە ئەمانە جیاوازیەکەیان چۆنە لە قۆناغەکانە بەڵێ هەندێشت هەیە ینی با بڵێن ئەتوان بڵم بەشێکە لە خودی تەبیعەتی ئەو کەسە بۆ نمونە مەسەلا شێوازی پەیوەندیکردن پەیوەندی خۆی و چواردەوری یعنی با بڵێن شێوازی پەیوەندیکردنی کەسێکە جیاوازە ئەم جیاوازیانە ئەبێت ئەوانە ئەتوانین بڵێن بەشێک نییە لە حاڵەتەکەەوە بالفعل ینی تۆ گەر باسی نمونەی سابوونی هێنا تۆ چیتە هەندێک کافتریایە هەندێک مەطعەم سابوونێکی دانا بەڕاستی هیچ شیینێکی سەحیتیان نییە ینی ئەوە بەڕێی من شتێکی ئاساییە لە حاڵەتێکا لەو کاتەیە جاروێت تۆ سابوونەکە دارابێت جار خۆی بشوێ ئەنجا دەستی پێ بشوێ بەڕاستی ئەوانە ینی ئاسایە بە نەخۆشی دانانرە بەڵام ئەبێ یەک شتی کەشمان لە خەیاڵ بە هەیە خودی کەساتی ینی وەسواسیە یعنی کەساتی وەسواسی و نەخۆشی وەسواسی ئەبێ لەک جاکێنەوە کەساتی وەسواسیەوە لە کاتی باڵێ هەرزەکاری و هەستێکی وەسواسێکی تایە هەستێکی شتەکان زۆر بە جوانی ڕێک ئەخا ینی بۆ نمونە یاخود زۆر دووبارە شتەکان دووبارە ئەکاتەوە یا مەسەلا فکرێکێتە مشکی هەندێک هەڵسوکەوتی دووباری تیا ئەبینێ و ئەمە بە درێژایی تەمەنی هەیەی ئەوانەی کە خودی خۆیان وەسواسن ئەوە جیا ئەوە نوعی چارەسەرەکەشی جیازە بەڵام وەسواسی نەخۆشی ئەوەیە کە لە ماوەیەکی بۆن من لە تەمەنی 19 ساڵی 20 ساڵی دەرەکەوێت و نزیک چەند ساڵێکی پێچێتە لای پزیشک کاریگەریەکی زۆر توندی ئەبێ بە جۆرێک ینی لە کۆمەڵە شت دوای ئەخات ئەوەی کەسایەتەکە بە شێوازێکە کاریگەرەکەی ئەوەندە تند نییە بەڵام ئەبینی ئەگەر سەرنجی بێ هەڵسوکەوت و قسەکردنی هەندێک نیشانەی وەسواسی چارەسەریان هەیە کەسایەتەکان عادەتەن ئەوانەی کە وەکو کەسایەتی گرفتی کەسایەتی ئەو ژێکێکە لەو حاڵەتانەی کە خودی کەسەکە دانی پیادانانە یاخود دەرکی پێ ناکەکە و حاڵەتەیە تەمان ئێمە زۆر کەساتی وەکو کەساتی نێرگسی دژە کۆماڵ مەسەلا کەساتی وەسواسی ئەمانەمان هەیە ئەوان خۆیان هەستی پێ ناکەن کاکتۆر باسی لە تەرتیبی و پاکوخاوێنی ماڵ کرد کەواتە تۆ وەکو پسپۆڕێکی دەرونی ئەو خانمانەی کە زۆر بە جوانی شەکانی ناوماڵیان ڕێکە خەن و بۆ نمونە کەوانتەر و جلوبەریان تەرتیبەکەن لەگەڵ ئەو خانمانی کە زۆر ینی بەجددیش برزن و کێشەیانی و گوێنیان تۆ کامیان بە نۆرماڵە زانیت ئایا ئەو خانمی کە بۆ نمونە ئێستا خانمێک زۆر تەرتیب و پاکوخاوێنە بەزەوە نییە بە بەردەوامی هەموو ڕۆژێک سک بات یان هەموو ڕۆژێ ئەم قاپانە دەرکا و تەرتیبیان کە لەوانەیە هەفتەی جارێک ماڵەکەی بە شێوازێکی ڕێکوپێک تەرتیب کاگزێکی پاکوخاوێن بات ئەم ناو کەوانتەر و جلوبەرگەی هەمووی تەرتیب کات کەواتە ئایا تۆ ئەم خانمە نۆرماڵە لای تۆیان ئەو خانمانی کە زۆر احتیمام بە ماڵ نایەن و بەش بێگومان ڕێکخستن و پاکوخاوێنی دوو نیشانەن لە ڕووی دەرونیەوە ئەتوانین بڵێن ئەگەر لە کەسێکە هەبێمانای وایە و کەسە دەرونی ساغە واوە نیشانەیەکی پێگەشتی و کامەڵیە بەڵام هەموو کارێکە ئەکرێت با بڵێن سنووری خۆی هەیە هاوسەنگی خۆی هەیە کاتێکە هاتووە لەو هاوسەنگێت دەرچوو ئەو کاتە بێ بە شتێکی نەئاسایی یعنی بۆ منە کەسێکە ڕۆژانە ماڵی پاکاتەوە ئەوە با بڵێن شتێکە نیشانەیەکە لە نیشانەی کاملی و تێگەیشتی و پێگەشتی ئەو کەسە بەڵام ئەگەر کاتێکی زۆری پێوە تەرخانکە ینی کاریگەری بە لە سەلانەکانی تری ئەویان بە نەخۆشی دادرا زۆر باشە کاکتۆر باسی لە مناڵیش کرد و وەسواسی لە مناڵی 5 ساڵیەوە پێم وابێ دەست پێکات بەڵام مناڵ هەیە لە تەمەنی 2 ساڵیە زۆر ینی 2 ساڵ تەمەنێکی کەمە کە مناڵێک لە پاڵیا خواردنێکە خوات کە بەدەست ئەی خوات ناتوانێت نان بخوات کە 2 ساڵیشە من ئەم نمونەیەم بە چاوی خۆم بینیوە یان کە ئەچێتە ماڵێکەوە ئەگریە بە دایکێڵە من ناچمەوە تەوالێتە بە دایکی بەتایید بیشواتەوە کەواتە ئایا چارەسەری ئەم مناڵانە ئەبێت چی بێت مناڵ حاڵەتێکی وەسواسی نییە چونکە وەسواسی لە تەمەنی با بڵێن 2 ساڵیە ڕوونایە بەڵام بێگومان هەندێک حاڵەتی ترمان هەیە لە مناڵە بۆ منە یەکێک لە حاڵەتەکان ئەوەیە کە مناڵ هێشتا لەو تەمەنەیە توانای خۆگونجاندنی لەگەڵ چواردەورەکە وەکو پێویست نییە مناڵ هەیە وڕێگرتن و عینادی هەیە مناڵ هەیە تەنانەت برایەک یا خوشکێکی لە خۆی بچووکتری ئەبێ لە دایک
با بڵێن جۆرێک لە توندوتیژی بەرامبەر هەیە کە لە کاتێکا کەسی خۆیەتی ینی بەن خوشکێتی یا برادی بڵێن ئەم 2 ساڵە مناڵێکی تازیان بووە یعنی جاریا بەرامبەر ئەوی ژێنی خۆی ناگونجێنێ و هەز بە ئینەکە لای ئەوانان ناخوایە جاروێ عەزێتی ئەیە بۆیە مناڵ لەو تەمەنە ڕاستەکەی ئەتوام لە دنیاکی خەیاڵایی فانتاسی هەیە هێشتا دەرکی زۆر بەو شتانە نەکردووە کە ئەوانە لێک باتەوە سواسیە بە زۆر سپاس بۆ بەڕێزپۆری نەخۆشیەکانی دەرونی زۆر سپاس بۆ دەرفەتێکردن بەخشی دکتۆریجان بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک کە پەیامێرمان ئامادەی کردووە لەسەر ئەو گەنجە بەنگلادێشی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە ڕووداوێکی هاتوچۆ لە ناو شاری سلێمانی گیانی لەدەستدا کە بۆ خۆی ساجیدون ئێستا بووەتە چیرۆکێکی تراژیدیا با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. هێشتا دنیایەک ئاوات و ئارەزووی هەبوو بەڵام هەمووی لەگەڵ خۆیدا بردە ژێر گڵەوە. ساجدین کەرامەت ئەو هەوڵاتیە بەنگلادیشەی کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا بە ڕووداوێکی هاتوچۆ بۆ ماوەی 4 ڕۆژ دەکەوێتە حاڵەتی بێهۆشیەوە و دواتر لە وڵاتی غەریبی و دوور لە کەسوکاری گیان لەدەست دەدات. ئێرە ئەو ژوورەیە کە ساجدون تێیدا دەمایەوە یەکێک لە هاوڕە نزیکەکانی کە زۆربەی کات لەگەڵیدا بووە دوای گیان لە دەستدانی ساجدون دەرگای ژوورەکەی دەکاتەوە. هێشتا هەموو کەلوپەلەکانی لە شوێنەکەی خۆیدا. ئەم ژوورە ژووری تایبەتی کاک ساجدینە کە جێگای خەو و جلوبەرگ و پێداویستی تایبەتەکانی تێدایە و لەم ژوورەدا کۆمەڵێک یادگاری یەکجار دڵتەزێنی بۆ بەجێهێشتوین کە خۆی لە کەلوپەلی کاتی گەڕانەوەکەی و خواردن و پێویستیەکانیدا دەبینێتەوە. لە دوای ڕووداوەکە ساجدین دەگەێنرێتە نەخۆشخانەوە بۆ ماوەی 4 ڕۆژ لە ژێر چاودێری وردا دەمێنێتەوە بەڵام دکتۆرەکان نەیانتوانی هیچ کارێکی بۆ بکەن و دوجار ژیانی سپارد. هاوڕێ و هاوکارەکانی بۆ لە دەستدانی نیگەران و فرمێسک لە چاوەکانیاندا ناوەستێتەوە. هەرچەندە جگە لە چەند هاوڕێیەکی هیچ کەسوکارێکی لە هەرێمی کوردستان نەبوو بەڵام دوای ئەوەی لە پزیشکی دادواری تەرمەکەی دەردەهێنرێت بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە هاوڵاتیان نوێژی لەسەر دەکرێت و بۆ دوجار ماڵاوایی لێ دەکرێت. کەسێکی زۆر لەسەر خۆ زۆر خۆشویست ئەگەر بێت و هەر کەسێک بۆ مای سەعاتێک لەمە 4 ساڵە 1 ساعت ئەو پرە ببینە ئەسەکەم هەواڵی بیستووە بەڕاستی بۆی کارەسات لەبەرکە گەنجێک بوو هەمیشە قسە خۆش هەمیشە ئیماندار زۆر گەنجێکی بەڕێز و پاک و تەمیز بوو بەڕاستی. دوایین جار کە بینیم پێنجشەمە بوو کاتێکە لێرە ڕۆشتینەوە سەعات 4:30 بوو باشە نزیکی سەعات 6 تەلەفۆنی بۆ من کرد وتی کا ڕەنجە ئەمە بێم بۆ سیتی ستار تۆ لێ ئەبی وتم باشە کاکە ساجد دوای تەلەفۆنت بووە کە مشتریم لای وەرە بۆلام ئەتی هەرو تەلەفۆنە بوو نەهات بۆلام و نەبینیش بوو شوی کە زانیم نەوتوان بچم ئێوارە بوو زانیم بەڵام بۆ سپێنێ چوون ڕاستی نەشمەتوانی بیبێنم چکە زۆر خۆش بوو بۆ من. لەسەر خواستی دایک و باوکی تەرمی ساجدون لە هەرێمی کوردستان بە خاک ناسپێردرێت و بڕیارە بگەڕێندرێتەوە زێدی خۆی بەڵام وەکو وەفایەک بۆی هاوکارەکانی لە سلێمانی پرسیان بۆ گێڕا ئامادەکاریش کراوە لە ڕێوڕسمێکی شایستەدا تەرمەکەی بگەڕێندرێتەوە بۆ دایک و باوکە بە ساڵاچوەکەی کە ماوەیەکە ئۆقریان لێ بڕاوە بۆ بینینەوەی کوڕەکەیان تا بۆ دوجار بە مردووی ماڵاوای لێ بکەن. کاکە ساجد یەک بوو لە کوڕە باشەکان یەکێک بوو لە کوڕە خۆشەکان زۆر بە جدی کارەکانی خۆی دەکرد و دڵسۆز بوو کارەکەی بەیانی زوو دەهاتە سەر کارەکەی دەست بەجێ ئەو ئەرکانی کە پێی سپێرا بوو وەک خۆی جێبەجێ دەکرد بەر لەوەی کە هاوکارەکانی بەنی سەر کار ئەو کارەکانی تەواو کردبوو. ئێمە بە شێوەیەکی جدی لەسەر خەتین بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ دام و دەستگا پەیوەندیدارەکانی تایبەت بە کاروبارە یاسایانەی کە تایبەتە بە وەزارەتی دەرەوە لەسەر هێڵین بۆ ئەوەی کە بتوانین لە زووترین کات و بەر لە پشوەکانی سەری ساڵی زاینی کاکە ساجد بگەڕینەوە بۆ زێدی باو با پیرایە خۆی لە بەنگلادیش. ئەوەی کەوای کرد هەمووان بۆ لە دەستدانی پەرێشان بن ڕەوشبەرزی و دینداریەکەی ساجدون بووە. لە ساڵی 2015 دوای ئەوەی بۆ پەیداکردنی بشێوی بۆ دایک و باوکە بە ساڵاچوەکەی ڕووی لە هەرێمی کوردستان کرد وەکو کارمەندێکی ژینگە پارێز کاری کردووە و مانگانە بڕێک پارەی بۆ ماڵەوەیان دەناردەوە.
ئێرە و شوێنەیە کە ساژوتین ڕۆژانە کەلوپەلەکانی لێدادەنا دیارە ساژوتین کارمەندێکی ژینگە پارێز بووە ئەم شوێنە کە شوێنێکە تۆزێ بڵێ وەکو پەنایەوە لە کۆمپانیاکە ڕۆژانە کە ئیشکارەکانی کردووە دواتر پێداویستەکان و کەلوپەلەکانی لێرە داناوەتەوە و بەیانیان کە زوو پێشەوەی کارمەندەکان بێن بۆ کۆمپانیا کۆمپانی پاکردوێتەوە دواتر شتەکانی لێرە داناوەتەوە. ساجودین ماوەی 4 ساڵ بوو نەگەڕاوەیەوە بۆ وڵاتەکەی خۆی بەڵام لەم دوایەدا بۆ ماوەی 30 ڕۆژ دەگەڕێتەوە بۆ لای دایک و باوکی بەڵام 2 شەو دوای گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێت و قەدەروا دەبێت ئەم جارە بە مردووی بگەڕێتەوە باوەشی دایک و باوکی بڕیارە هەفتەی داهاتوو لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە تەرمەکەی بگەڕێندرێتەوە بۆ وڵاتی بەنگلادیش و هەر لەوێ بە خاک بسپێردرێت. دوایی کە هەرچی زووە کاربەدەستان کاراسانی بکەن بۆی کە تەرمی ساجیدون بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی و دایک و باوکی لەو دوورەوە جارێکی ترەگەرچی بە مردویش بێ چاویان با ڕۆڵەکەی خۆیان بکەوێت. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی لە سۆشیال میدیاوە کە چەند بابەتێکمان بۆ ئامادەکردون. دیارە ڕاماڵینی میوەفرۆشەکانی فلکەی شاری سپی لە سلێمانی کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داێناوە. سۆران عومەر پەرلەمانتار لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەنووسێت گەورەترین زیادە ڕۆکار شارەوانی خۆیەتی کە تۆ زیادە ڕۆکار خۆتی و ناتوانانی زیادە ڕۆکاری دەسەڵاتدار لادەی خەڵکی هێژاریش بۆ بژێوی زیادە ڕۆیی دەکات. ئەمە چارەسەری بەم جۆرە نییە. ڕێخستنی شار و لابردننی زیادە ڕۆیی پێویستە بەڵام لەمە گرنگتر دابینکردنی ژیانی خەڵکی شارە. کاتێک مافی سەرەتایی ژیانی خەڵک نادەی هەژاری بەرپا دەبێ. ئەی خەڵک چۆن بژی کە تۆ نایژیێنی. دەزانی لابردننی زیادە ڕۆیی لێرەوە دەست پێ ناکە ئەم شێوازی لابردنی زیادە ڕۆیە بە شۆفەڵ باس بیردێنێتەوە. بەڵێ هەروها لەژێر بەڵێ لەژێر ناونیشانی خوێنی ڕژاوی پرتەقاڵ ڕۆژنامەنووس عەزیز ڕەوف پۆستێکی کردو و نووسیویەتی کێ شاری ناشرین کردووە بەرپرسێکی ڕەزاگران یان سێوفرۆشێکی خاوەن کەرامەت کێ دیمەنی سەر شەقامەکانی ناشرین کردووە ڕۆ ئۆتۆمبیلەکانتان کە وەک دز با خێرایی دەڕۆن و ناوێرن تێکەڵی خەڵک بن بەرپرسی شار کە بەناو ئۆپۆزیسیۆنە و هەر خەریکی ڕەسمگرتنە یان سێ و پرتەقاڵ و هەناری گوڵبەدەم میوەفرۆشێک با خۆی و سێ و پرتەقاڵەکانیەوە شاری پڕ کردووە لە بۆنی خۆش و خێزانێکی شەرەفمەندیش بەخێو دەکات خۆ وەک ئێوەی بەرپرس ڕەزاقورز نییە وەک بەعز بە خۆتان و شۆفڵ و چەکدارەکانتانەوە سێ و دەپلیشێننەوە و هەنار دەپرژێنن و پرتەقاڵ پان دەکەنەوە ئێوە دیمۆگرافیای شارتان تێکداوە ئێوە شارتان ئەتک کردووە ئەوەی ئەم شارە جوان دەکا کرێکاری خاوەن کەرامەت و میوەفرۆشی خاوەن شکۆ و دەستی زبری ئەو مرۆڤانن کە دەیانەوێت با کەرامەتەوە بژین ئایا گومانتان هەیە کەسانێک مابن بە کەرامەتەوە بژین گومانتان هەیە کە کەسانێک ماون لەبەر گەرما شووتیەکانیان دڵفێنک دەکاتەوە و لە زستاندا بە هەنارێکی گوڵبەدەم بە هەرمان بۆ دێنن گومانتان هەیە زۆرن ماون کە وەک کۆیلە و بندیوار و چەکدارەکانتان بۆتان نایەنە سەر چۆک و چاوەڕێی لە تەنانی ئێوە ناکەن کە بۆیان هەڵبدەن ڕۆژێک کەزنا تەنها میوەفرۆشەکان تۆڵەی سێوی پلیشا و هەناری برژا و خوێنی پرتەقاڵی سەر شەقامەکانتان لێ دەکەنەوە. هەر لە چوارچێوەی کاردانەوەکان لەسەر ڕاماڵینی میوەفرۆشەکانی سلێمانی توێژەرێکی کۆمەڵایەتی ئازاد جەلال دەنووسێت. سێ کورتە ستون کە دیارێمە مەبەستمە تەنها مەبەستمان ستونێکە کە بۆ ئەوەی باس بکەین ئەڵێ ستونی یەکەم فەقیر 10 تەن میوە لەسەر شەقام دانانێ
حەق نییە لەوە بێزار بین کە کابرا سەرپێچی ئەکات و سزا ئەدرێ و ئێمەش سەرزەنشتی پارێزگار و شارەوانی دەکەین. وەڵا برام ئەگەر ڕێ بەمە نەگرن هەموو سنووری شەستیەکە ئەگرن و دواتر بەکرێ بە من و تۆی دەدەنەوە. باوەڕ ناکەم شارەوانی و لایەنی بەرپرس ڕاستەوخۆ هەڵیان کوتابێتە سەر ئەو شوێن و جێگایانە حتمەن دە جاراگەدار کراونەتەوە جا پەنایان بۆ دەمی شۆفڵەکان بردووە. کابرا ئەگەر فەقیر بێت ناچێت دەتەن میوە بکڕێت و لەسەر شەقامێک داینێت و پاڵەپەستۆی شەقامەکە ڕێ لە هاوڵاتیان بکرێت. هەندێک کەس هەیە باسی سەروەری یاسا ئاکات بەڵام فرمێسک بووە و کەسانە لە ڕێژن کە چەندین شوێنیان لەم شارە گرتووە و داویانەتەوە بەکرێ. آخر وەڵا معقول نییە کابرا 1 ملیۆن ئەدات بەکرێ و تۆش لە تەنیشتیەوە 1 لۆری تەماتە و سێ و پرتەقاڵی عراقی دانی. بە بڕوای من دەبێت دەستخۆشی لە شارەوانی بکەین و نەیەڵین شار بێتە کەربازار و هەر کەس هەڵسێ و بە ئارەزووی خۆی لابەلایەک گل بداتەوە و بیکاتە شوێنی فرۆشتن. نەوەڵا تۆ 10 دقیقە سیارەکەت لە بەردە ماڵی و کەسانی کە فرمێسک بۆ لابردنی زیادە ڕۆیەکان دەڕێژن دانێ ئەگەر دووبارەی کەیتەوە بزانە شوخت ناکاتە سیارەکەتەوە. وڵای بنەرانی عزیز پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێنی شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.